بەڕێزان سڵاوتان لێبێت. فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2006 دامەزراوە، هە لە سەرەتای دامەزراندنیەوە چەند پرۆژەیەکی گرنگی کردە بەرنامە و استراتیژی خۆی. گرنگترینی ئەو پرۆژانەی کە ئەم فەرمانگەی خستە ئەستۆی خۆی دروستکردنی ناسنامەی ئەلکترۆنی بوو بۆ سەرجەم فەرمانبەرانی کوردستان و هاوکات دروستکردنی چەندین ناسنامەی ئەلکترۆنی تری یەدەک کە لە کوردستاندا بوونیان هەبێت. یەکێکی تر لەو پرۆژانەی کە ئەم فەرمانگەی خستە ئەستۆی خۆی پرۆژەی استراتیژی تەکنۆلۆژیای زانیاری هەرێمی کوردستان بوو، هەروەک بە هاوکاری ڕێکخراوی کوێکای کۆری ئەکادیمیای تەکنۆلۆژیای زانیاری لە شاری هەولێر دامەزرا و سەرپەرشتیکردنی درایە دەست فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی لە ماوەی ڕابردوودا سەرنج درا ئەم فەرمانگەیە ڕخنێکی زۆری ئاڕاستەکرا. خودی سەرۆکی فەرمانگەکە کەوتە بەر ڕخنەیەکی زۆری بەشێک لە ڕاگەیاندنەکان. زۆر تۆمەت ئاڕاستی فەرمانگەکە کرا لەسەر ئەو بنەمایی کە گوایە گەندەڵی لە ناو فەرمانگەکەدا ڕوویداوە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا ئەمانەوێت لەسەر یەک بەیەکی هەموو ئەو تۆمەتانە بوەستین کە ئاڕاستی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان کرا و لە زاری سەرۆکی فەرمانگەکەوە وەڵامەکانیان وەربگرینەوە. چەندین ملیۆن دۆلار لە پرۆژەکانی ئەم فەرمانگەیەدا سەرف کراون. ئەوەی کە ئێستا ڕخنەیە و جدیترین ڕخنەیە لەسەر ئەم فەرمانگەیە بەشێک لەو پرۆژانی کە فەرمانگەکە کردبووە استراتیژی کارکردنی خۆی دوای 5 ساڵ بەشێکیان تا ئێستا تەواو نەکراون. دەمانوێت لەم بەرنامەیەدا لە یەک بەیەکی ئەو تۆمەتانە و هۆکارەکانی دواکەوتنی پرۆژەکانی ئەم فەرمانگەیە بکۆڵینەوە، بگەینە ڕاستی و دروستی بەشێک لەو تۆمەتانی کە ئاڕاستی ئەم فەرمانگەیە کراون کە گرنگترینیان تۆمەتی بەهەدەردانی سامانی گەشتیە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری بەڕێز بۆتان مەحموود عوسمان سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانمان کرد و گوێڕای قسەکردن لەسەر ئەو فەرمانگەی و گرنگی فەرمانگەکە دەمانوێت وەڵامی هەموو ئەو تۆمەتانە ژوتگرینەوە کە ئاڕاستی ئەو فەرمانگەیە کراوە. کاک بۆتان بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاس. سپاس بۆ جەنابەت. ئەمە زۆر بە کورتی پێم بڵێ لە ماوەی ڕابردووە تۆمەتێکی زۆر ئاڕاستی فەرمانگەکەی ئێوە کرا. بەشێک لەم تۆمەتانە کێشەی پارەی تێکەوت کە بەهەدەردانی سامانی گەشتیە. چەندێکی ئەمانە ڕاستە و چەندێکی ئێوە خۆتاندان بەوە ئەنێن کە کەم و کورتی لە فەرمانگەکەی ئێوەیە هەبووە زۆر بە کورتی ئێوە. ئێمە لە چەندین ڕۆژنامە و لە ڕێی وەبسایتەکەی خۆشمانەوە ڕوونمان کردوتەوە هەموو دینارێک کە لە 2007ەوە کە دامەزراین تا ئەمڕۆ کە سەرف کراوە لەو فەرمانگە و چۆن سەرف کراوە ئێلانمان کردو. لە عینی کاتیشدا کۆمەڵێک پرۆژە هەن ڕەنگە تاخیربوونیان تێکەوتووە. هۆکاری ئەو تاخیربوونانەشمان باس کردووە. بەڵێ زۆر باشە، هەر لەم بەرنامێشە هەوڵەین باز لە بەشێک لەو هۆکارانە بکەین. کاک بۆ تەنێکێک لەو تۆمەتانی ئاڕاستی ئێوە کرا لە ساڵی 2007 بڕی 5 ملیۆن دۆلار بۆ فەرمانگەکەی ئێوە دابین کرا بۆ دروستکردنی 600,000 ناسنامەی ئەلکترۆنی بۆ فەرمانبەرانی کوردستان و دروستکردنی 6,000 ناسنامەی یەدەگیش. بەڵام دوای 5 ساڵ ئەوترێت کە کەمتر لە 100,000 دروست کراوە تا ئێستا ئەو پارێژ بە کاملی سەرف کراوە. بەڵێ ئۆکێ. لە سەرەتا حەزەکەم باسی ئەوە بکەم کە دروستکردنی پرۆژەیەکی وا چی پێویستە. ئێمە لە سەرەتای 2000 لە نهایەتی 2008ەوە لە کاتی 2008 ئەو بڕیارە دراکە ئەو پرۆژەیە بکرێتن و دەستمان پێکرد بەوەی کە چۆن سیستمێک دروست بکەین کە لە زاخۆوە بۆ کەلار ناسنامەکانی حکومەت یەک بگرێتەوە، چونکە ناسنامەی جیاواز هەبوو هەر وەزارەتەوە ناسنامەی خۆیەوە. ئەوە پێویستی بەچ بوو، پێویستی بەوە بوو کە تۆ سیستمێک دروستکەیت، یەک سیستم بێتن بە زمانی کوردی، ئینگلیزی و عەرەبیشی لەگەڵ بێتەوە. پێویستی بەوەیە کە تۆ ناسنامەیەک بێنیت کە لە سکیوریتیدا ئاستی زۆر بەرز بێتن و کواڵیتی زۆر بەرز بێتن. پێویستی بەوەش بوو کە تۆ بانکێکی زانیاری دروستکەیت بۆ هەموو فەرمانبەران. ئێمە 600,000 ناسنامەمان تەوقع کرد کە پێویست بکاتن بۆ ماوەیەکی زۆر. بعضێک کەس دەڵێن ئەوان ویستیان بە ساڵێک ئەو 600,000 دەکەن. ئەوە
مبالغەیە بەڕاستی ئەمە ینی هێنامان ئەوە لە مەغزەن دانراوە ئەو ئێستاش لەوێ هەن ئەو ناسنامانە ئێمە بە ساڵێک سیستمەکەمان دامەزراند بە ساڵێک سۆفتوێرەکەمان دروست کرد بە ساڵێک ئەو ناسنامانە و ئەو جیهازانە هاتنە کوردستان و دروستکران طبعا عینی ئەو ناسنامانەی کە ئێمە دروستمان کردووە بۆ هەرێم عینی ئەو ناسنامانەیە لەلایەن عینی ئەو شەریکەی کە بۆ جێیشی ئەمریکی دروستی کردووە ینی لە ینی دڵنیابوونمان لە کواڵەتی ئەو ناسنامانە ینی هیچ ئەو لاو نەیتیانە کواڵتی مەبەست لە ڕووی سکۆرتیەوە لە ڕووی سکیوریتی ناسنامەکە لە ڕووی سکیوریتی چیپەکەوە لە ڕووی ئەو شتانەی کە ئەبیندرێ لەسەر ناسنامە و شتانی کە نابیندرێ لەسەر ناسنامە عینی ئەو ناسنامە نیەنە کە لە بازار تەباکرێن ناسنامەی پلاستیک و PVC پێڵن بەڵام کۆمەڵێک تاخیربوون ڕۆیدا ئەو تاخیربوونانە چ بوون ئێمە لە سەرەتای ساڵی 2009 ئامادە بووین بۆی ئەو ناسنامانە دەرکەین بەڵام پێویستت بەڕێ و شوێن هەیە کە سنتەر دامەزرێنی بۆ شتە زۆر بەداخەوە ئێمە تەوقعمان کرد بە 6 مانگ بتوانین شوێنێک بەکرێ بگرین یان وەربگرین لەلایەن حکوومەتەوە فەرمانبەر دابمەزرێنین باشە جیهازەکان لەوێ دابنین و دەست بەکار بەڵام لە ساڵی 2009 دەستمان پێکرد بەو شتە ئیداریاتی حکوومەت و کتاب و ماکتاب ئەوەنێ زۆری پێچوو تا بیدایەتی 2011 ئێمە نەمانتوانی هەرسێ ئۆفیس بکەینەوە سو سیستمەکە حاضر بوو ئەو ئیشەی لەسەر شانی ئێمە بوو تەواو بوو بەڵام ئەو ژوورە و ئەم وەزەفانەی کە پێویستە دابمەزرێن ئەمە کاتێکی زۆری ویست سۆ لە سەرەتای ساڵی 2011ەوە بۆ ئێستا نزیک 200,000 ناسنامە دروست کراوە و زۆربەی زۆری ئەم وەزارەتانەی کە قسەیان لەگەڵ بکەی ئەو لیستانەی کە نردوویانە تەواو بووین بەڵام پێویستە نەک بەس قسە لە سەر ژمارە بکەین لێرە لە هەر فەرمانبەرێک بپرسە هەر فەرمانبەرێک کە هاتۆتە یەک لەو نووسنگانە و لی بپرسە مامەڵەکردنی نووسنگەکە لەگەڵ ئەو چۆن بووە ئایا بە نیو سەعات بۆ 45 دقیقە کارەکەی تەواو بۆ یاخودنا ئایا بە نەوعەک تەعاملی لەگەڵ کراوە کە زۆر جیاوازە لە ڕۆتینی دائیرەکانی تر بەڵێ وایە چونکە ئێمە بە کواڵەتیەکی زۆر بەرز و بە شێوازێکی تازە ئەو خزمەتگوزاریە پێشکەشەکەین بۆیە ئەو کەسانەی کە ویستویانە ئەم پرۆژە پیرۆزە ناشیرن کەم بەرامبەر بە خەڵک بەس ئەوە هەر ئەوە ئەڵێنەوە کە تا ئێستا 600,000 ناسنامە نەکراوە تا ئێستا 600,000 ناسنامە نەکراوە 600,000 ناسنامەیان کردوتە ئامانجێک کە هەر ئەستانەوە ئامانجی پرۆژەکە نییە ئامانجی پرۆژەکە ئەوەیە کە تۆ ناسنامە دروستکەی بۆ سەرجەم وزارەتەکان سەرڕای ئەمە حەزەکەم یەک نقطەی تری بۆ زیاد کەم میلاکی ئۆفیسەکان زۆربەی کات 150 کەمتر بووە خەڵک دامەزراندنی خەڵک زۆر زەحمەت بۆ ئێمە چەندەهین جار داوای دامەزراندنمان کرد بۆ ئەوی ملاکەکەمان پڕ ببتەوە بۆ نمونە ئۆفیسی هەولێر 42 کورسی هەیە 42 کەس ئەتوانێت لە یەک کاتدا فەرمانبەر ینی کاروباری فەرمانبەر بەڕێ بکاتن ئێستا نزیکی 18 فەرمانبەری تایە ئەم شوێنە ینی وەکو چۆن کە لە کاتی مولاکەمەدا ئەگەر هەردوو دەستت لە پشت خۆت ببەستنەوە و بڵێن شەڕبکە وابوو بەڕاستی بۆ بەڵام کاک بۆتان ینی و بیرۆکراتیەتە لە زۆرێک لە دامەزراوەکانی وڵات هەیە وانە ئەکرا ئێوە لە سەرەتاوە سنوورێ بۆ ئەمە دابنێن ینی حکوومەت فەرمانگەیشی دانا بنەی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری ئێوە حکوومەت ئەلکترۆنی دروست بکات چەند پرۆژەیەشی هەیە لە هەمان کاتە فەرمانبەر بۆ تۆ دانامەزرێنێ ئەکرا و کاتە هەڵوێستا هەبێ ئاشکرای بکەی باشکرا ئێمە کاتێک کە ئێمە حەدائیم باسمان کردووە من لە ڕاگەیاندن باسم کردووە پێش ساڵێک تقریبا باسم کردوتم ڕاستە ناسنامە ئێستا گەیشتۆتە ئەم حەددا سەرەتای ئەم ساڵە بۆ وابزانم کە باسم کرد بەڵام میلاکمان 150 باسمان کردووە زۆر جاریش ئێمە کە کتابەکە نێرین یاخود کە داواکاریەکەکەین ناینێرین و دانیشین لە شوێنی خۆمان بزانین نیەتەوە یانە شەڕی بۆ ئەکەین ئیشی بۆ ئەکەین ئێمە لە ساڵی 2010 لە ساڵی 2011 لە ساڵی 2012 هیچ زۆرە بودجەیەکمان نەبوو بۆ پرۆژەی تازە بەڵام نەوەستاوین لە شوێنی خۆمان و بڵین بودجەمان نادرێتێ قەیناکە مشکلەنی ئێمە شەڕمان بۆ کردووە لە ئێلام باسمان کردووە چەندەهین جار من هاتوومەتە سەر تەلەڤیزیۆن و لە جەریدە باسمان کردووە کە بودجەمان نادرێتێ هەتا خەڵک بزانن کە حکوومەت بودجەی نایانێ بەڵێ چ کابینێک پێنجەم یا شەشەم وەڵاهی لە ساڵی 2010 بەرەو هین ینی دەکاتە کابینەی شەشەم هیچ بودجێکی بۆ سەرف نەکرد نەمان بوو بودجە بۆ پرۆژەی تازە نەبوو نەخێر ئێستا مەسەلەن ئەو ئەکادمیایی کە جەنابەت باست کرد هیچ بودجەیەکی بۆ دانەندرا تا ئێستاش بۆ ڕاهێنان هیچ بودجەیەکی نییە بەڵام
چۆن ڕاهێنانی کردووە توانیمان لەگەڵ جێیشی ئەمریکی دابنیشین کە ڕاهێنانێکیان کرد لە بەغا بودجەیەکی معەنمان لێ وەرگرتن و لەڕێی ئەو بودجەیەوە ئێمە تا ئێستا هەزارەها کەسمان پێگەیاندووە لەو ئەکادمیایە. بەڵێ زۆر باشە. لە ساڵی 2007وانە ئێوە سێ پرۆژەی بنەڕەتیتان ڕاگەیاند کە ئەمانە ئەو پرۆژانن ئێوە تانوێ جێبەجێیان بکەن. بەڵێ. ناسنامەی ئەلکترۆنی، بەڵێ. حکوومەتی ئەلکترۆنی، بەڵێ. پرۆژەی استراتیژی تەکنۆلۆژیای زانیاری. بەڵێ. بەڵامەوەی کە وترێ دوای 5 ساڵ لە تەمەنی ئەم فەرمانگەی هیچیکە لەم پرۆژانە بە تەواوی تەواو نەکراوە. یعنی چۆن حکوومەت بودجەتان بۆ دانێ بۆ پرۆژە تازە؟ بەڵێ. تا نهایەتی 2009 هەموو ئەو پرۆژانە لەسەر سکی خۆیان ڕۆشتن تەمان کێشەی تیا هەبوو کێشە مەبەستم تاخیربوونی تیا هەبوو هەمویان و بەڕاستی زۆربەی زۆری ئەو تاخیربوونانە ئەکەوتە سەر کێشەی ئیداری با بڵین ڕۆتینی ئیداری ئەجینا ئێمە کات هەبووە ئەوە هەموو وەزۆفەکان شایدن هەموو خەڵکی لەگەڵ ئێمە ئیشی کردووە شایدە کات هەبووە تا 12 شەو تا یەکی بەیانی ئێمە لە ئۆفیس بووین بۆی کارەکە تەواوکەین. ئەو سێ پرۆژەی کە باست کرد خۆی 4 پرۆژەیە کە وتمان وەک بنەڕەتینیەکەی استراتیژی تەکنۆلۆژیای زانیاری، ناسنامەی فەرمانبەران کە تازە باسمان کرد، سێەمیان ئەکادمیای تەکنۆلۆژیای زانیاری کە خۆی لە خۆیدا پرۆژەیەک بوو و چوارەمیان پرۆژەیەک ناوی IOPENKRG حکوومەتی ئەلکترۆنی خۆی شتەگشتێکەیە ئەوەی لەلایەن ئیتاڵیەکان فەند کرا. استراتیژی تەکنۆلۆژیای زانیاری لە سەرەتای ساڵی 2011 یان لە کۆتایی ساڵی 2010 تەواو بوو. ئەعلانیشمان کرد کە تەواو بوو. بەڵام پەسەندکردنی ئەم استراتیژیەتە و ئەعلانکردنی ئەو استراتیژیەتە و تەمویلکردنی ئەم استراتیژیەتە لەلایەن حکوومەتەوە نەکرا. ئەمە لەلایەک ئەکادمیای تەکنۆلۆژیای زانیاری لە کۆتایی ساڵی 2009 ئەعلان کرا و کە ئەعلان کرا لەو کاتی کە ڕێزدار سەرۆکی حکوومەتی ئەو کات و ئێستاش کە زدانابی کاک نێچیڤان بارزانی هات ئیفتیتاحەکەی کرد ئەو کات 250 مامۆستای زانکۆ تەخەڕوجیان کرد. عینی ئەم ئەکادمیایەیە کە بازێ لەو ڕاگەیاندن و ئەو کەسانەی کە چاوەشەکاریان کردووە ئەڵێن کە هیچ ئیشێک ناکات و بەڵام تەنها شوێنەدا بکرێ. ئەم جۆرە پرۆژانە هەر چوار پرۆژەکە گەیشتۆتە ئامانجی خۆی بەڵام بازێ لە پرۆژەکان کێشەی تێکەوت بۆ نمونە پرۆژەی IOPENKRG کە لەلایەن ئیتاڵیەکان تەمویلکرانە کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە کۆمەڵێک کێشەی هەبوو. یەک لەو کێشەیە اعتیمادمان کرد لەسەر شەبەکەی فایبەر ئۆپتیکی حکوومەت ئەو شەبەکەی فایبەر ئۆپتیکی حکوومەتە ئامادە نەبوو تا ئەو کاتیش ئێستاش ئامادە نییە کە بەکاربێتن. یەک لەوانە اعتیمادمان کرد لەسەر تەکنۆلۆژیای ئۆپن سۆرس ئەمەش غەڵەت بوو چۆن مەسەلەن بینیمان کە ئەو توانایە نییە لە کوردستان کە ئەم شتە بکاتن بەڵام کۆمەڵێک کە شتی لێ فێر بوون کۆمەڵێک کە شت ئەوە بوو دایتە سەندەرێکیش دامەزرا لەسەرەوە. یعنی هیچ کامێک لەو سێ پرۆژەیە نەگەیشتۆتە فەشل بەڵام ئەو کەسانی ئەو گروپەی کە لە ناوە دەرەوەی فەرمانگە خەریکی ئەوە بووین کە سمعەتی ئێمە و خۆم و فەرمانگەکە تێکدەن هەردووبارەی ئەکەنەوە ئەم پرۆژانە فەشەلی. زۆر باشە با ئێمە لەسەر پرۆژەکەی IOPENKRG بواستی بە پێم بەڵگەنامەیە کە لە بەردەستی منایە پرۆژەکە لەن حکوومەتی ئیتاڵیۆ فەندکراوە بە 3,535,206 دلار. پارەکە بە تەواوی لە ساڵی 2010 سەرف کراوە بەڵام پرۆژەکە شکستی هێناوە لەبەرە مبەررانە نووسراوە دابینەکردنی بودجێ دووەم لەلایەن حکوومەتی ئیتاڵیاوە کارانەبوون و کارنەکردنی تۆڕی فایبەر ئۆپتیکی فایبەری حکوومەتی هەرێم گرفتی تەکنۆلۆژیای سەرچاوی کراوە ئۆپن سۆرس لە کوردستاندا. بەڵێ زۆر باشە. ئێستا خۆش ئاماژەت بۆیە کە دوان لە گرفتەکان تۆڕی فایبەری حکوومەت بووە زائیدەن سەرچاوەکانی سەرچاوە کراوەکان ئۆپن سۆرس بەڵام کاک بۆتان ئەکرا ینی ئێوە بیرتان لەوە ناکردوانێت کە پێش ئەوەی دەستبەنە پرۆژەکە و حکوومەتی ئیتاڵی ئەم ڕەپارە زۆری بۆ سەرف کە ئەم دوو کێشەی لە کوردستانە چارەسەر بکەن اینجا دەستبەنە پرۆژەکە ئەمانتوانی وا بکەین ئەمانتوانی بۆ نمونە بڵێن ئۆکەی ئەو پرۆژەیە دەست پێ ناکەین ئەو پرۆژەیە دەست پێ ناکەین هەتا ئەو دووشتە چارەسەر نەکرێت بەڵام بڕیارماندا لە هەمان کاتدا تۆ ئیش لەسەر پرۆژەکە بکەیت و لە هەمان کاتدا ئەو کێشانە چارەسەر بکرێن. چەندین کۆبنەوەمان کرد لەگەڵ وەزارەتی گەیاندنەوە چەندین کۆبنەوەمان کرد تەکیدیشمان لێکردنەوە کە ئەم پرۆژەیە ئەو کات دەگاتە ئەم مەرحەلەیە ئایا ئەو تۆڕە حازرە بەیانە ئەوتیان بڵێ لەسەر بڵێ لەسەر سەرچاوەی مرۆیەکان تۆ ئەمە
تەکنۆلۆژیا شتێکی تازەیە کاغڕێبوار لەم وڵاتە یعنی ئێمە تەوقعمان کرد لەگە ئیتاڵیەکانیش عینیشت ڕاوێژکارەکانی وان کە بتوانین هینی ئۆپن سۆرس بهێنینە کوردستان ئەوی بکەین بەڵام ئەو زەمینەی نەبوو لێرە ینی ئەمە ئەکسپیرینسەکە کە دروست بوو بەڵام لە عینی کاتیشدا ئەمە معنای ئەوە نییە کە سامانی گشتی با دەرچووە ئەمە پارەی حکوومەتی ئیتالیا بۆ یەک و دوو ئەم شەریکانەی کە تعاملیان کرد هەمووی ئیتالیا لەگەڵی عقدی لەگەڵکردن ئەم شتانەی کە کرا هەموو خۆیان بڕیاریان لەسەردا ینی ئێمە ڕاستە ڕۆڵمان هەبووتیای هەوڵێکماندا لەگەڵیان لە ڕێی بەڵام لە ڕێی ئەمە ئەگەر تۆڕەکە حاضر بواە کۆمەڵی خزمەت گوزاری ئەگەیشت بە ئەو سێ شتەی کە جەنابەت باست کرد ئێمەش عینی شت لە ئەم ساڵ بیدایەتی ئەم ساڵ ئێمە لە دەلاپەڕە لە هەموو ئەو پرۆژانە بە ئایۆپن کارجیەوە و کێشانەی کە هەی بووە باسمان کردووە خۆمان باس بەڵام کاک بۆتان پرسیارێکی زۆر جددی لێرە سەر هەڵەیە بۆ هەمان پرۆژە ئیتالیەکان لەگەڵ باشووری عێراق لەگەڵ حکوومەتی عێراقا لە باشووری عێراق جێبەجیان کرد سەرکەوتوو بووە بەڵام سەرکەوتو نەبوو لەگە هەرێمی کوردستان سەرکەوتو نەبوو ئەوەی بەغا سەرکەوتو نەبوو من ئەندامم لە لوژنەی حکوومەتی ئەلکترۆنی لە بەغا عێراقی فدرال سەرکەوتو نەبوو لەوێ لەگەڵ مدیر عامەکەی وێ من زۆر برادرم و یەکترە بینی زوو لەوێش فەشەلی هێنا لە ناسڕیەش فەشەلی هێنا کەکرا ئەمە ئەزانم لە یەک لەو خەبیرانەی کە على ئەساس ئەو شتانەی نووسیوە لە بۆ جەریدەکان و تۆتی لەوێ سەرکەوتوو بۆ لێ سەرکەوت لەوێش سەرکەوتو نەبوو حەزەکەم زانی بەڵێ هەر لەو پرۆژەیە بە ژێری ئەو زانیارانەی کە لە بەردەسان بڕ$1 ملیۆن تریش بۆم پرۆژە خرج کراوە ئەویان لەلایەن حکوومەتی هەرێمەوە وانە هەر حکوومەتی ئیتاڵی خەرجی کرد بەڵێ کاک بۆتان ئەگەر گریمان پارەکە حکوومەتی ئیتاڵیش هەمووی خرج کردووە وایە بەڵام لەگەڵەوەشە ئێمە لێرە لەسەر دوو شت پێویستە هەڵوەستە بکەین یەکەمیان پرۆژەکە پرۆژەیەکی زانستی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان دووەمیشان ئەو بڕەپارەیە کە ئیتالیا بۆ هەرێمی کوردستانی سەرف کردووە ڕەنگە جارێکە قەت سەرفی ناگاتەوە بۆ نمونە یعنی باشتر نەبوو فەرمانگەکەی تۆ ورتر پلان دابنێ بۆ سەرکەوتنی ئەم کارە کاکەجان ئێمە نزیکی لە کۆتایی پرۆژەکە نزیکی 100 لاپەڕەمان نردووە تێبینی بۆوان چکە هەموو چێشەکە لای ئێمە بۆ ئیتالیەکان ئەوەش نەشرمان کردووە و داومانە بە زۆر وڵات و لێرە کێشە سەرەکیەکە لای چێ بوو ئەزانی کاکە کۆمەڵێک شتە بوو پرۆژەیەکی تەکنۆلۆژیای زانیاری ئەمە نییە بڵێ بینایەک دروستکەیت و کۆنکریتەکە مسلح نەبوو کەوت و مشکلەی تیا بوو کۆمەڵێک شت هەیە سوفتوێرەکان هەیە کە پێویستە دروست بکرێن ئەو کەسانە هەیە کە پرۆژەکە بەڕێوە دەبن ئەو تۆڕە هەیە کە داتاکەی لەسەر ڕواتن هەموو ئەو شتانی تیا هەیە کێشە سەرچیەکە وەکو باسم کرد ئەو تۆڕە بوو کە ئامادە نەبوو تۆڕەکە نقطە ئەمە کێشەی حکوومەت بوو ئەمە کێشەی حکوومەت بوو کێشەی وەزارەتی گەیاندن بوو یاهی ئێوە بوو ئیگەیاندن بوو ئێمە عێلاقەمان نییە بوو تۆڕە هەوڵماندا یارمەتیان بین بەڵام لێرەدا ئەبێ یەک شت بزانین لەم وڵاتە حتا ئەم شتانە زۆر ئەوە نەکەین لە وڵاتی بریتانیا وەک نمونەیەک 170 ئەم پرۆژانەی کە دەکرێت لەوێ لە بواری تەکنۆلۆژیای زانیاری بە ناوعەک لە ناوعەکان شکست دەهێنێ بۆ چکە تازەیە ئێمە یەکەم پرۆژە بوو کە بکرێتن لێرە و من ئەتوانم بە بەڵگەوە بیڵێم کە شکست هێنانی ئەم پرۆژەیە خەتای ئێمەیتیانە بوو پرۆژە هەیە شکست دەهێنێتن بەڵام خەتای ئێمەیتیانە بوو ئێمە ئەو پلانانەی کە دامانە لەگەڵ لایەنە ئیتالیەکان چەندین جار چەندین دۆکیمنت چەندین پلانمان نووسیەوە بەڵام ئەوە شتێک بوو کرا بەڵام ئەوە نییە کە تەواو ئیتر سوودی نییە ئەو پرۆژەیە 70 کەس ڕاهێنانیان وەرگرت لە وڵاتی ئیتالیا لێرە داتە سنتەرێک بۆ یەکەم جار دامەزرا کە 24 ساعت ئیش بکاتن 24 ساعت هەفتەی 7 ڕۆژ ئیش بکاتن کۆمەڵێک سیستم دامەزرا بەڵام تۆڕەکە نەبوو کە بیگەێنێ بە وەزارەتەکان ئیتر ئەم جیهاز و شتانەی کە وەرگیران دران بە بەعزی وەزارەت دران بە بەعزی لایەنی تر هەتا بەکاری بێنن بەڵێ ئەی ئێستا تۆڕەکە دامەزراوە ئێستاش تۆڕەکە دانەمەزراوە لە ساڵی 2010 داوای بودجەیەکمان کرد بۆەوەی ئەو تۆڕە چاکەینەوە نەدرا لە ساڵی 2011 داوای بودجەیەکمان کرد بۆی ئەو تۆڕە چاکەینەوە نەدرا لە ساڵی 2012 بودجەکە هەبوو بەڵام لەو 6 مانگەی ڕابردوو ئێمە ئیداریەن بە هیچ جۆرێک هیچ شتێکمان پەسەند نەکراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆیە ئەم ساڵیش نەمانتوانی ئەو پرۆژە بکەین دەمانویست لەگەڵ شەریکەی سوسکۆ گەورە شەریکەی ساڵات چاکەکەینەوە چۆ بەداخەوە تا ئێستا تۆڕەکە هەیە لە هەرێمی کوردستان لە ناهەولێر بەڵام تا ئێستاش ئیش ناکات بۆ هۆکاری ئیش نەکردنەکەی چییە
هەل لە بنەڕەتەوە دانانەکەی هەڵا لە بنەڕەتەوە دیارە دانانەکەی ئەوە بووە توانی لە وەزارەتی گەیاندن بپرسیەوە ینی بزەبت تەفاسیلی ئەم پرۆژێ بەخوا بێ لەوان بپرسی ینی من بزەبت ئێستا ڕقەمەکەت پێ بڵێم زۆر ئەوە نیە وابزانم خۆیان سەرفیان کرد و ساڵی 2004 و 5 بوو ینی پێشەوەی من دەست بەکار بم لە حکومەت 2 ساڵ پێشەوەی من دەست بەکار بم لە حکومەت باشە دانانی ئەو تۆڕی سەبەب بڕۆی تۆ وەکو شارەزایەک لەبار تەکنۆلۆژیای زانیاری دانانی ئەو تۆڕەکە دانڕەوە و ئیشیش ناکە ئەمەش بە هەدەردانی سامانی نیشتیمانی نییە احتیمالە بەڵێ زۆر باشە لە سەردای دامەزرانی فەرمانگەکەی ئێوە بڕی 16 ملیۆن دۆلاری ئەمریکی بۆ کردنی سۆفتوێری ویندۆز و ئۆفیس تەرخانکرا بەڵام باسی واکرێت کە تا سەرەتای ساڵی 2012 تا مانگی 2012 نزیکەی لە سەدا دەی ئەو ویندۆز و ئۆفیسان بەکارهێنراون بۆ ئەو مەبلەغە زۆرە بۆ ئەو سۆفتوێرانە و کاتێکش دانرا و کڕیوتانە بۆ بەکاری ناهێنە زانی کاکە ئەم تۆمەتەیان لە هەمووی خۆشترە بەلای من چونکە نەڕقەمەکەی ڕاستە کە ئەڵێن 16 ملیۆن دلار خۆی 6 ملیۆن دلار بوو ئەوە یەک نە کاتەکەی ڕاستە کەڵێن ئێمە ئەو پرۆژەمان کرد پێش ئەوەی من دەست بەکار بم ئەو پرۆژە ئیم واژوو کرابوو ئەوە نە کاتەکەی ڕاستە مایکرۆسۆفت بەڵێ و نە تەفاسیلەکەی ڕاستە کە ئەڵێن ویندۆزی XP و ئەبوایە حوت بێت و نازانم چی یعنی لە هەموو ڕۆیەک ئەوە ئەو تۆمەتە غەڵەتە ئەوەلەن ئەو گرێبەستە کە واژوو کرا پێش ئەوە واژوو کرا پێش هاتن بۆ حکومەت یێرەم واژوو کرا کە دەست بەکار بووم جەنابی سەرۆکی حکومەت داوای لێکردم کە جەنابی سەرۆکی حکومەت داوای لێکردم کە سەیری ئەو گرێبەستە بکەم بینیم کۆمەڵێک کێشەی تیا هەبوو و چاکمان کردەوە و کێشانە و لە جیاتی ئەوەی حکومەتی هەرێم 9 ملیۆن باتن کردمانە 6 ملیۆن و 800 هزار نەک 16 ملیۆن نازانم بەڕاستی ئەو 16 ملیۆنیان لەکوێ هێناوە و ئەشڵێن بەڵگەمان هەیە کە ئەو 16 ملیۆنە بەڵام کە ئێمە بەڵگەی خۆمان نەشر کرد ئەوان هەر سوور بوون لەسەر ئەمە یەک دوو ئێمە کە مفاوەزاتمان لەگەڵ مایکرۆسۆفت کرد و بە قسەی مدیری مایکرۆسۆفت خۆی لە شەرق ئەوسەد و تۆتی ئەوە گرین باشترین مفاوەزات بوو کە لەگەڵمان کردن چکە دووشتمان کرد 1 ملیۆنێک دلار لە نرخی پرۆژەکەمان هێنا خوار و بە ئینجازێکی گەورە ئەو کات بینی و دوو لە جیاتی ئەوەی لە کاتی ویندۆز XP و ئۆفیسی 2007 کۆتایی پێبێت عقدەکە ساڵێک ئەکستەنشنمان لێوەرگرتن چکە ئێمە وتمان مایکرۆسۆفت ئێوە نەدەبوایە ئەو کات ئەو گرێبەستەمان لەگەڵ واژوو بکەن لەگەڵ حکومەت واژوو بکەن چکە زوو بوو بۆ حکومەت باشە بەم ساڵەکە زیادمان کرد وامان کرد کە حکومەت ببێتە خاوەنی 10,000 لایسنسی ویندۆز حوت و ئۆفیسی 2010 کە ئێستاش خاوەنی ئەوەیە کە ئەو مفاوەزاتم تەواو کرد واژوومان کردە سەری شانازیەکی زۆرە هەستم بە شانازیەکی زۆر کرد کە ئەو ئینجازە گەورەمان کرد توانیمان لەگەڵ ئیملاقێکی وەک مایکرۆسۆفت مفاوەزاتێکی وا بکەین زۆر بەداخەوە تۆ مفاوەزاتەکە کرد بەڵێ زۆر بەداخەوە ئێستا پاش چەندەهین ساڵ ئەیانەوەی ئەم مێژووە تێکدەن یعنی بیشێوێنن نە ڕقەمەکە ڕاستەڵێن نە کاتەکە ڕاستەڵێن و نە قەیناکە با بڵێن ئینجازەکەی من با باس نەکەن با باسی ئەوە نەکەن کە ئێمە مفاوەزاتێکمان لەگەڵکردن و سەرکەوتوو بووین بەڵام دەیانەوەی نقطەیەکی ڕەشیشی بخەنە سەر ئێمە بۆ هەموو وەزارەتەکان کتابمان نردووە وەرکشۆپمان بۆ کردوون و بۆمان ڕوون کردوونەتەوە کە چۆن ئەو لایسنسانەمان لێ وەربگرن بۆ کۆمپیوتەرەکانی خۆیان لە وەزارەتەکان تا ئێستا نزیکی 2000 لایسنس دانراوە ئەوەکانی تر لەلایەن وەزارەتەکانەوە بێنە پیڵی و بیبەن لەگەڵ خۆیان ینی پرۆسەیەکە بێ بکرێتن بەداخەوە ینی ئەو تەفاسیلانە باس ناکرێتن کە تۆمەتیان هەر ئاوا یەکسەر تۆمەتێن و بەبێ ئەوەی تەفاسی باس بەڵێ زۆر باشە بەپی ئەم بەڵگەنامەیە کە هەر بەڵگەنامەی فەرمانگەکەی خۆتە گرێبەستەکەی مۆڵەتی مایکرۆسۆفت بەڵێ بڕی 6 ملیۆن و 826,832 دلار ئەمە پێم وایە ژمارەکە فعلان پێچێت ئەوە هەر لێرەوە هەڵی تیاکرابێ بەڵام بەپی ئەم بەڵگەنامەی تر کە لە بەردەستە نامەیەکی بەڕێستە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم نامەیە تۆ داکۆکی لە کۆمپانیاکە ئەکەی داواکەی کە ئەو بڕەپارەیان بدرێتێ بەدەق نووسی تا ئاگاداری جەنابتان دەکەین کە دەبووە لە مانگی 11 2010 ئەم بڕەپارەیە بدرێت بە کۆمپانیای ناوبراو زۆر داوای پارەکەیان دەکەن لە ڕێگای نووسنگەکانیان لە ئەمریکا دوبەی ئێرلندا ئەگەر بەم زوانان پارەیە نەدرێت ئەوان گرێبەستەکە هەڵدەوەشێن بڕی پارەکەش کە تۆ داوات کردووە
3,414,000 دۆلارە ڕاستە بەڵام کە گرێبەستێ تۆ نەوە کردبێ ئاگات لی نەبوو بێ وە چوو بیشتە مفاوەزاتێک وەکو خۆتەڵی ئەو تیا بەدەست هێنابێ ینی پێویست ناکە داکۆکیان لێ بکەی بۆ داکۆکی لێ کردون لێرە کاکە تۆ کە مفاوەزات دەکەی لەگەڵ لایەنێک ئەو لایەنەش مایکرۆسۆفت بێتن مایکرۆسۆفت کە یەک لە گەورەترین شەریکاتی جیهاندایە ئیتفاقن لەگەڵ کردن واژوت لەگەڵ ینی مفاوەزاتن لەگەڵکردن و وتت باش تۆ نابی خۆتی لێ بژاریەوە حکوومەتێکی بەڵام ئەو داکۆکیە تۆ ئەبێ ئیداریەن تۆ موافقت لەگەڵ خۆ ناڵی تۆ ئیتفاقیان لەگەڵ ناکەی لە مفاوەزاتەکە و پاشان دانیشتی تو بڵیت وەڵاهی مادەم پارەکەتان وەرنەگرن ئێمە ئەبێ وەکو حکومەت تەسەڕفکەین کە تۆ مفاوەزاتەکەی لەگەڵ لایەنێک خاصەتەن لایەنێکی وەک مایکرۆسۆفت کە ستیت دیپارتمنت ڕەنگە داکۆکیان لێ بکەن و لایەنی جیاواز تۆ اتفاقە لەگەڵ کردوون زۆر باشە کەواتە تۆ لە اتفاقەکان نەدەتوانانی هەر گرێبەستەکە بۆ شێوەیە هەڵۆشێنی هەڵمانکە چکە ئەو گرێبەستی مایکرۆسۆفتی سوودێکی بوو بۆ حکوومەت هێرێم بەڵێ ئەکی بۆ سوودەکەی سوودی یەکەمی ئەوە سوودی یەکەمی ئەوە بوو کە حکوومەتی هەرێم وەکو حکوومەتێک سۆفتوێری کراک لە لای خۆیەوە بۆ وینندۆز بەکار نینێ ئەوە گرنگە تۆ حکوومەتێکی ینی لەسەر ئاستی جیهانی کە چوویتە سەر خەریتەی جیهانەوە یەک دوو ئەو ئەکادمیای تەکنۆلۆژیای زانیاری ئێستا ئەکادمیایەکی مایکرۆسۆفتە هەموو ئەو کۆرسانەی مایکرۆسۆفت لە وڵاتی تر ئەیڵێتەوە لەوێ ئێڵێنەوە ئەوە دوو سێ کۆمپتیشنی ئیماجن کاپمان مایکرۆسۆفت ئیماجن کاپمان هێنا کوردستان کە هەموو ساڵێک قوتابیەکی کورد دەچێتە ساڵی ڕابردوو تو ئوسترالیا پێشەوە چوونە نیویۆرک و لێرەش ئەکرا هەموو قوتابیەکان بەشدار بوون لە هیچ کامێک لەو قوتابیانە بپرسە چ سوودێکیان لەمە وەرگرت ئەوە هەموو پارەکە ئەهێنێت بەڕاستی چوار ئەم ساڵ لە وینندۆز 8 و ئۆفیسی 16 وابزان پێڵێن ئەو ئۆفیسە تازەی کە دەرەچێ زمانی کوردی دەستەنا وینندۆز زمانی کوردی ئێمە ئەوە ئیشمان لەگەڵ ینی بەپی ئەو ڕێکەوتنی ئێوە بوو ئەمەکرا زۆر باشە پشێکی کوردوەرە گرنگدویان پشۆ بەردەوامە بین زۆر سپاس خۆشەویستانم پاشم پشۆ کورتە لەگەڵتان بەردەوامە بین دوورمەڕۆ